کێ ئەبێ بە خوشک و برای ئەم کەسە کە شیرەکەی خواردووە. بۆ نمونە من شیری دراوسێکەمانم خواردووە، کێ بێ بە خوشکی من، کێ بە برای من؟ تەواوی کچ و کوڕی ئەوە بێ بە خوشک و برای من. تێگەن لەوە ئێبن بە هی براکەم؟ نابن بە هی براکەم. ئەبن بە هی خوشکەکەم؟ ئەبن بەس یەک دانیانەوەی کە لەگەڵ ناخواردێ. باشە، چونکە قاعدەیەکمان هەیە ئەفەرمێ الرضاعة ما اجتمعوا على أثدي. هەموو ئەوانەی لەسەر سنگێک کۆبوونەتەوە هیدایکی هەمویان خوشک و بران. وا کرد 200 نەفەر. طبعا دایکی من وەختی خۆی شیری زۆر داوە، هەرچی ئامۆزا و پورزا شد بۆ من شیری خواردەوە، ئەو بایعی دانا. ژنی ئەوسا عەسڵ بوون، شیر دەربوون، شیریان زۆر بوو، تەنانەت بەشی نەک مناڵەکەی خۆیان بەشی مناڵی خەڵکیشیانەدا. ئێستا شیری قوتووە. هەنسەی شتەکان چۆن تەزویر بوون؟ وەرە مناڵەکە بلوورو بێ و شیرەکەی قوتوو بێ و نازانم، دوایش بە ئیندۆمی گەورەی کەیت و لە بەردەم مۆبایلا پەروەردەی کەیت و لە بەردەم ئایپادا ئەبێت چی دەرچێ بەڕاستی؟ هەر باشە پێویستی بەڕۆن و بەنزین و شتێ تێکەی پاتری بگۆڕیۆمانە تۆ کامل هەموویە بە دەستکرد دێنە. بۆ نزیکەنەوە جا بۆیە ئەو قاعیدەیەمانەیە هەموو ئەوانەی لەسەر سنگێکەوە بنەوە هەموویە بن بە خوشک و برایەک. شتێک ڕوونیکەینەوە. رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ يحرم من الرضاع ما يحرم من النسب. ما يحرم من النسب. فەرمێ ئەوەی بە خوشک و برایەتی ئەسڵی حرامە بێ بە شیر پێدانیش حرامە بێ. یعنی ئێستا تۆ حەڵال دایک خۆ بێنی؟ نا، کەواتەوەی شیری پێداوی حرام بێ لەسەرت. حەڵالە خوشکی خۆ بێنی؟ نا، کەواتەوە ئافرەتەی شیری لەگەڵ تۆ خواردووە حرام بێ لەسەرت. پوری ئەو ئافرەتە پوری تۆیە، باشە؟ لە دایکەوە بێ یاخود لە باوکیەوە بێ. حتا باوکی وەکو باوکتی لێیە، ئەگەر کچ بی و شیری خواردە بێ لەگەڵ کچێکی ئەوانە، باوکی وەکو باوکت لێیە، باشە؟ بەزەوەی میراتە لێ نابە، بەزەوەی میراتە لێ نابە. ئیگنا وەکو حرامیەتی بۆ زەواج وەکو خوشک و برای خۆتی لێیە، بەس بۆ میرات و بۆ خەلوە و بۆ بابەتانەی تر خلافەیە لە بینی زانایانەوە. میراتەکان یەک دەنگە، بەس بۆ خەلوە و دەست لێدان و ئەو بابەتانە خلافەیە، بەڵام ڕای ڕاجیحەوەیە هەمووی حرامە بێ، خەلوەش پێی و دەست لێدانیشی ئەوانەش وەکو خوشک و برای تەواویان لێیە، بەڵام بۆ زەواج ئەو دوانەی تر حرامە لەسەریان بیکەن بەیەکەوە. پاشانە فەرمێ وأمهاتكم اللاتي أرضعنكم، و دایکانی کە شیری پیاون، کەواتە دایکە و دایکە، خوشکیە و دایکە، ئاوا هەموویە بێ بە پورت و ئەبن بە نەنگت و ناتوانانی بیانێن. وأخواتكم من الرضاعة، ئەوا فرتانی کە لەگەڵتانە شیریان خواردووە. یعنی ژنێکمان هەیە 5 کچی هەیە، تۆ شیری ئەو ژنە خواردووە، هەر 5 کچەکەی خوشکی تۆ، بەس براکەی تۆ توانێت کچێکیان بێنێ، باشە؟ چونکە ئێوە هەمووتان کۆبوونەتەوە لەسەرەوە سنگە، براکەی تۆ نەهاتوۆتە سەرەوە سنگە شیر بخوالی. ئەوە قاعیدەیەتان لەبینە، چۆ قاعیدە زۆر گرنگە. بەڕاستی خەڵکێک هەبووە بۆیە 2 جارەمە دووبارە ئاکەمەوە یا 3 جار فتواییاوە بۆ کەسێ کە براکەی شیری لەگەڵ ئەو عایلە خواردووە، دی کچەکانی خوشکی تۆشن، بە قیاسات نابێەوە، ئەگاداری ئەو بابەتە بن.